دەژیرکەری دڵبڕ لە قین ڕندی بێ ویژان و دین نەتوانی واقعی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە پێش ئاگر پەرستیدا لە پێش موسڵمانێتیدا لە دیری و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە عارەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم نەگەر من خۆم مێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم نە عارەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم نەگەر من خۆم مێژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم کە کوردم و کوردستانیم نەنگیە و نەپیاوەتی جیاوازی ناکەوایەتی بڕیارە و نێژ و داویەتی کە کورد بین و هەر کورد ئەبین کە کورد بین و هەر کورد ئەبین گەلان هەموو برای منن هەر زۆر کاران و دوژمنن داوای وڵاتی کەس ناکەم بەرجا بۆ مافی کەس نەبەم بۆ مافی گەل و خاکەکەم هەتا ماوەی خەماتەکەم دەگیرکەری دڵبەر نەقین بڕندێ بێ ویژان و دین دەربەندین و ئابری و شیرین یەسان کە لەگەڵ ڕووی زەوین نەتوانی واقعی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین